کۆک بن لەگەڵ یەکە هیچ معنایەکی نییە، چونکە کۆمەلگەی کوردستان ئەمانە ئەحزابی جۆران بۆچی دوو میلیشیایان هەیە، یەکێتی و پارتی خۆ ئەم میلیشیایان لێوەرگریتەوە خۆ هیچ هونەرێکیان نییە، خۆ هیچ سیاسەتێکیان نییە، خەڵک هەتا لوتی نەفرەتیان لێەکە. تۆ تماشاکە من با نمونەیەکە بۆ باس بکەم، بۆی کە بزانی کە چەندێک کچە گۆرانی بێژێک هەبوو، نازانم ناوی کێجاف بوو چێ کەسێکی خۆشەویست بوو، خەڵک گوێی لە دەنگەگرت، حەزیان لە دەنگی بوو، هەتا ماوەیەکی زۆر ئەم کچە دەرنەکەوت، ینی ڕوخساری خۆی نیشان نەدا، خەڵک زۆر حەزیانەکە ڕوخساری ببینن کە وەختی ڕوخساریان بینی زۆر خۆشیان ویست. بەڵام لەبەرەوە یەک کۆنسەرتێکی کرد لە هەولێر و لەگەڵ کوڕانی مەسعود بەرزانی و برازاکانی کوڕەزاکانی مەسعود بەرزانی دەرکەوت لە سلێمانی، خەڵک ڕسوایان کرد. بۆیە دەبێت خەڵک تێبگا، ینی مەسیجێک بوو بۆ کە ڕسم گەشتن لەگەڵ ئەمانە ڕسوایی بەدواوەیە، ڕسم گەشتن لەگەڵ ئەمانە لە دەستدانی ئیعتیبار و شخصیەت و کەرامەتی بەدواوەیە. بۆیە مەبەستمەوەیە تێبگەی کە خەڵک چەندێک متەنەفرە لە سەرچاوی ئەمانە، چەندێک متەنەفرە، چەندێک خواخوایەکی لە کۆڵیان بێتەوە. یعنی مەسەلەی ڕووخاندنی ئەمانە و ڕاماڵینی ئەمانە خواستێکی سەرەتایی هەموو خەڵکی کوردستانە بڕوا بکرد، فقط بەهێزی میلیشیا ڕاوەستاوە.